ئاوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەشێکەمی بەرنامەیەکەوە لەگەڵ بەڕێز دابەن محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی سەرپرسێکی گرنگ تایبەت بە مەسەلەی سستی دابەشکردنی موچە هەروە کێشەی پێوەری ئاو و زۆراتنەوەی ئاوی بڵین زۆراتنەوەی پارەی پێوەری ئاو هەروەها کارە باش قسە دەکەین لە بەشی دومیشدا لەگەڵ دکتۆری برای محەممەد دوایین پێشاتەکان لەبارەی ناکۆکی لایەنەکان لەبارەی پێکەنانی حکوومەتی عێراق و دیاریکردنی سەرۆکۆمار قسە دەکەین. کاک دابەن بەخێر بێن سوپاس بۆ ئەمەتەبوونتان. ئەگەر سەرەتا بەر لەوەی بچین سەر مەوزوعی موچە لە پێوەری ئاوە دەست پێ بکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش هەڵمەتێک هەبوو وەکو ناڕەزایەتی بۆ لێکردنەوەی پێوەری ئاوەکە بەڵام لە سەرتاوە لەوە دەست پێ بکەین پێوەری ئاو بۆچی داهات لەسەر چ بنەمایەک بوو سوودەکەی بۆ خەڵکتی بوو. بەناوی خۆی گەورە سوپاس کاک حەکیم ئەمە لێرە سوپاسی جەنابت و سوپاسی هەموو دەستگایانی ڕاگەیان بکەم کە بە تەنگ و تەنگ یعنی ئەم پرسەوە بوون و لانی کەم ئەو زوڵم و زۆری کە لەسەر خەڵک بوو بۆ ڕایگەشتیان ناشکرا کە سوپاس دەکەین. پرسی پێوەری ئاو لە ماوەی ڕابردووە پێش ئەم کابینێ لە سەرەتای کابینی ڕابردووە گرێبەست لەگەڵ چەند کۆمپانیایەکە کراوە بۆ هێنانی پێوەر و بەستنی بۆ هاوڵاتیان بەداخەوە لە هەموو دنیاە حکوومەت دیراساکە حکوومەت ڕاوێژکاری زۆر زۆر باشیەیە حکوومەت هەموو لایەنەکان لێکەداتەوە اینجا پرۆژەیەک ئەخاتە ڕوو اینجا کۆمپانیا بانگەکرێ و تەندەرینی بۆکرێ لایەنی ایجابی و سلبی بۆ حکوومەت و بۆ هاوڵاتی و بۆ داهاتی خۆی لێکەداتەوە اینجا پرۆسەکە خاتە بواری جێبەجێکردەوە بەڵام لە هەرێمی کوردستان نەک بۆ مەسلەی ئەو بۆ زۆر پرسیتر وانە کۆمپانیاکە لە سێ پێشنیارێکەدا بە حکوومەت منفعەت و مەسلحەتی خۆی لە چیە بێ حکوومەت قبوڵێکە وە باقیاتی تر گوێ بە نەتیجەکەی نادا یەکێک لەو کێشانە ئەم مەسلەی پێوەری ئاوەیە بەداخەوە بەبێ دیراسەکردن بەبێ ئەوەی خوێندنەوەی بۆ کرابێ بەبێ ئەوەی کە بزانرێ ئایا هەرێمی کوردستان گونجاوە بۆ پێوەرێکی لەم شێوەیە یاخودنا بەبێ ئەوەی بزانرێ کە پێوەری دیجیتاڵی یان پێوەری میکانیکی گونجاو بۆ هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کە تۆڕەکانی ئاوی هەرێمی کوردستان 24 کاتژمێر ئاوی تیاابێ یعنی تۆبۆگرافیا دەورەبینێ زۆر شتی تر لەم پرسا دەورەبینێ بەبێ دیراسەکردنی ئەمانە دوو کۆمپانیایان هێنا کە پێوەری ئاویاندا پێیان و دواتر ڕێنماییەکی نایاساییان بۆ دەرکرد ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2010 کە لە منفعەت و بەرژەوەندی یەکێک لە کۆمپانیەکان بوو کە نزیک بوو لە وەزیری شارەوانی پێشوو بۆ منفعەت و بەرژەوەندی ئەو ئەم ڕێنمایە دەرکات خۆی وەزیر ڕێنمایی دەرکرد بوو بەڵێ وەزارەتی شارەوانی پرسێکی گەورە و گرانی وەکو تەندەرینی پێوەری ئاو فرۆشتنی پێوەری ئاو بەستنی پێوەری ئاو غەرامەکردن سزادان هەرچی شتێک جێی کردووەتەوە ئەم ڕێنمایی 11 خاڵە بەقەدەر خودی یاسای شارەوانیە نووسیویانە لە منفعەتی یەکێک لە کۆمپانیاکە ئەم ڕێنمایە عفومکەی بۆ یە جملەکەم تەواو ئەم ڕێنمایە بەرمەبنای چی دروست کرا یعنی نووسیویانەتەوە بەرمەبنای یاسای ژمارە 12 ساڵی 2010 بڕگەی سێ لە مادەی حوتەم لە یاسای شارەوانی ئەڵێ وەزیر بۆی هەیە ڕێنمایی دەرکات بۆ ئاسان جێبەجێکردنی یاسای شارەوانی یاسای شارەوانی 11 خاڵە بە هیچ شێوەیەک ئەو سەلاحیات و دەسەڵاتی نەداوە بە وەزیر بێ پرسێکی گرنگی گەورەی استراتیژی پڕداهاتی وەکو ئاو بەم دەردەبەرێ پێوەری ئاوی تێنەیە یاسای وەزارەتی شارەوانی بە هیچ شێوەیەک چۆن ڕێنماییەکی 11 خاڵی دەرەکەن کە چۆن خۆڵ و خاشاکیان دەرکردووە چۆن کارەبایان دەرکردووە چۆن دەستکاری یاسای 63یان کردووە چۆن دەستکاری یاسای سەناعەیان کردووە هی حکوومەتی عێراقیە هێناویانەتەوە و خۆیان هەمواریان کردووەتەوە بۆ بارەزوو خۆیان ئەم ڕێنمایەشیان دەرکردووە ئەمڕێستا بۆ ئێستا پێوەرەکە پشت دانانەکەی پشتی بە بنەوەی یاسایی نەبەستەوە نەخێر ئەبەدەن بڵێن ئەوە بەپێی فڵان یاسا و پێوەرە دەبەسترێ بۆ کەمکردنەوەی نەخێر بڕۆ شابی خوێنەرەوە ئەوە مادە ئەوە هینەکەیەتی با بڵێن ئەمە عفومکەی ئەوە تا ئەڵێ پشتبەست بە بڕگەی سێ بە هیچ شێوەیەک باسی ئەمە ناکە بڕگەی سێ ئەڵێ وەزیر بۆی هەیە ڕێنمایی دەربکە بۆ ئاسان جێبەجێکردنی
یاسای شارەوانی نەک بۆ پرسێکی گرنگی وەکو مەسلەی پێوەری ئاو ئەوە ڕووپاخانیش لە کێنێن هەمان کات بەرنامەی هەیە کۆی مەلەفەکانی شمیاوە بوو یعنی کۆی مەلەفی پێوەری ئاو بۆیە نایاساییە بە تەواوەتی ئەم پرسە نایاساییە. باشە بەس ئەی بۆچی پەنایان بەردە بەر سوودەکەی چی بوو ئەم پێوەری ئاوە ئێستا چەند ساڵە جێبەجێکرا ئێستا سوودەکەی چی بوو یاخۆ بەس زیانی هەبوو؟ کاک حەکیم نەک زیانی هەبوو زیانی زۆر گەورەی دارایی هەبوو حدودی ساڵانە 90 ملیار دینار زیانی لە داهاتی ئاوداوە 1 ملیۆن هاوبەشەیە لە هەرێمی کوردستان 1 ملیۆن هاوبەشەیە ئەم ملیۆنە هاوبەشە هەر یەکی ئەگەر 10,000 دینار بدە ساڵانە 120 ملیار دینارەکە 120 ملیار دینارەکە بەڵام ئێستا بەم سیستمە حکومە 35 ملیار دیناری دەسەکەوێت واتە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان ساڵان 90 ملیار دینار زەرەری کردووە دوای ئەوەی کە پێوەرەکە بەستراوە بەڵێ 90 ملیار دینار کەمی کردووە کە پێشتر 120 ملیار دینار داهاتی ئاوە و ئێستاش بەو شێوازە یعنی بە شێوازە کۆنەکە ئەگەر 10,000 دینار لە هاوڵاتیان وەربگرێ حکومەتی هەرێمی کوردستان 120 ملیار دینار ساڵانە دەسی ئەکەوێت ئەگەر مانگانە هەر هاوڵاتێک 10,000 دینار بدا 1 ملیۆن هاوبەشەیە ئەگەر هەر هاوڵاتێک 10,000 دینار بدا حکومەتی هەرێمی کوردستان 120 ملیاری دەسەکەوێت بەڵام ئێستا 30 بۆ 35 ملیار دیناری دەسەکەوێت واز لەمە بێنە کولفەی ئاو بۆ حکومەتی هەرێمی کوردستان 120 ملیار دینارە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان خۆی ئەبێ هەموو ساڵێک 90 ملیار دینار بدا بە ئاو واتە لەو لاوە هاوڵاتیان 90 ملیار دینار کەم ئەدەن بە حکومەت لەم لاشەوە حکومەتی هەرێمی کوردستان 90 ملیاری تر لە کولفەی ئاوا خەرجەکە جا ئەم ڕێنمایە نایاسایە حکومەتی هەرێمی کوردستان کاک حەکیم لە مانگی دووە داوای کرد کە پەرلەمان بنەمایەکی یاسایی بۆ دابنێ ینی بەستنی پێوەرە بەستنی پێوەرەکە بەڵێ بەستنی پێوەەر بنەمایەکی یاسایی بۆ دابنێ لە پەرلەمانی کوردستان داوای ئەوەی کرد کە پەرلەمان لە یاسای تۆڕ و بنچینەکانی ئاو ئاوەڕۆ ئەمەی بۆ بکە لە مادەی حوتە باسی ئەوەی کردووە 500,000 دینار سزا بدرێ ئەگەر دەستکاری پێوەری ئاو کرێ ئەوە لە پرۆژەکە هەبوو ئەمە لە پرۆژەکە هەبوو مادەیەکی تر لە مادەی 21 باسی ئەوە کات دەسەڵات بدرێ بە وەزیر بۆ ئەوەی پێوەری ئاو ڕێنمایی بۆ دەربکە ئێمە ئەمەمان دەرکرد لە یاساکە لە پەرلەمانی کوردستانە بەڵێ بە هیچ بەڵێ لە پرۆژە یاساکە دەرکراوە کاک حەکیم لە پەرلەمانی کوردستانە لە ناو فراکسیۆنەکانە کە بەژارن لە حکومەت لە ناو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیشە 20 تا کۆدەنگی لەسەر شتێکە بێ هەمووی ناکۆکی و جیاوازیە بەڵام لەسەر پرسی ئاو هەمویان کۆدەنگن لەسەر کێشە و گرفتەکانی پرسی ئاو هەمویان کۆدەنگن ئەو بەڕێزانە لە پەرلەمانی کوردستان بۆیە ئەو بڕگەیە دەرهێندا و بڕگەی بسوویەکیش دەرهێندا کە وەزارەت بۆی نییە ڕێنمایی دەرکا و بۆشی نییە سزای خەڵک بدا ئەگەر پێوەری لێ بکردەوە یا دەستکاری ئەگەر سزای نەبەستنی پێوەر ئەوەی کە پێوەری لێ کردوێتەوە خۆ سزای کراوە کاک حەکیم نایاساییە من پێشتر لەم بەرنامەی بەڕێستەوە وتم هەر کەسێ سکاڵا بکە ئەتوانێت لە دادگای ئیداری سکاڵا بکە ئەو پارەیە نایاساییە من لێرەوە ئەو 8,000 حتا ڕست خوێندنەوەی پێوەرەکەش من لێرەوە لەم بەرنامەی بەڕێستەوە سێ داواکاریم لە هاوڵاتیان هەیە ینی وەکەوەی لە ماوەی ڕابردووە ئێمە زۆر هاوارمان کرد 2 ساڵ و نیوە لەسەر ئەم پرسا کارەکەین سێ داواکاریم لە هاوڵاتیان هەیە یەک بە هیچ شێوەیەک پارەی غەرامە نەدەن و 8,000 دینارەوەی کە نووسراوە کرێ ئەو نەیدەن ئەوەی کە نەیبەستووە ئەوەی نەیبەستووە بەڵێ باش وە پێوەەر کڕین ڕابگرن لە هیچ شوێنێکی دنیای نییە هاوڵاتی بەم شێوەیە بە تەنگ حکومەتەوە بێ خۆی بڕوا لە بازار پێوەەر بە پارەی گیرفانی خۆی بکڕێ خۆی بڕوا ستاف بدۆزێتەوە خۆی ستاف بێنێتە ماڵەوە پێوەەر بۆ خۆی ببەسێت دوای حکومە سەری مانگ 1 و 2 ملیۆن دیناری بۆ بێنێتەوە پێوەەر کڕین ڕابگرن ینی تکا ئەەکەم خاڵی سێم ئەوەی کە پێوەری بەستووە پارەی ئای واتۆتەوە پارەکەی زۆرە نەیدا داوا لە کۆمپانیا داوا لە بەڕێوەبەرایەتی ئاو چی بەڕێوەبەرایەتی ئاو بڕوا بۆ لای ئەو یا خۆی بڕوا بۆ بەڕێوەبەرایەتی ئاو بڕوا داوای لێ بکات بە فلات ڕیت بە سیستمە کۆنەکە بە مەتری مرەبع بۆی بخوێننەوە یعنی پێوەەر بخەرە ئەو لاوە و ئەمە ئەبێت چارەسەر بکرێ بەم نەوع نابێ بمێنێتەوە کاک حەکیم سەیری ئەم وەسڵانە کە بزانم باشە بەسەر لەسەر پێوەرەکە پێشتر دەیانوت ئەو 43,000 40,000 کە هاوڵاتی دەیبەستێت
پێوەرەکە دوایی بۆی دەگەڕێننەوە بۆیان گەڕاندەوە. طبعاً ئەو ڕێنمایە نایاسایی کە وەزارەت خۆی دەری کردووە چەندین خاڵی تیا کە خۆی پێشەلی کردووە دەستی خەڵکی بڕیوە بە خەڵکی و تۆ بڕۆ پێوەەر بکڕە 40,000 دینار لەسەر بە ڕێزە ماڵە من بۆ تەجێڕمەوە 2 مانگ جارێت تا ئەم دقەی سنتێکی بۆ خەڵک نەگەڕاوەتە بە خەڵکی وتووە لە ڕێنمایەکەی خۆی ئاڵێ 2 مانگ جارێک خولێکە کۆمپانیا ئەڕات پێوەرە خوێنێتەوە منتیقی وا هەیە ئەسڵەن هەر بە ساڵێکە کۆمپانیا نەچۆ بەلایە ئێکە نەچۆ بەلایە پارە زیاترە خوێنێتەوە چکە یەک تاوەکو 5 متر بە 50 دینارە لە دوای ئەو زیادەکە کەڵەکە ئەبێ ئاخر جار ئەگەر زەرب و تەقسیم بکرێ بە پارە زۆرەکەیان نەکرێ هەوڵاتی پاری زۆری بواتەوە جگە لە پاری هەواکەش باش ئەوەش کە ماوێ هەڵمەتێک کە بۆ ئەوی کە پێوەرەکەی لێ کردوێتەوە چکە دەڵێن ڕوبەڕووی سەرپێچی یاسایی دەبێتەوە ئەوە شتێکی نایاساییان کردووە حکوومەت سزایان دەدات بە هیچ شێوەیەک هیچ یاسایەک هیچ حکوومەتێک هیچ وەزارەتێک هیچ بەڕێوەبەرایەتیەک ناتوانێت دینارێک سزای و کەسانە با کە پێوەریان لێ کردوێتەوە بۆ بخوێنیتەوە لە یاساکە وەزارەت داوای کردبوو بەڵام ئێمە دەرمانهێنا هیچ کەسێک ناتوانێت لە یاسای پاراستنی تۆڕەکانی ئاویش هیچ بەرگەیەکی تیان نیە نە لە یاسای شارەوانی بۆ سزادانی لێکردنەوەی پێوە نەخێر بە هیچ شێوەیەکیان نیە هیچ کەسێک ناتوانێت سزای هاوڵاتی با لەسەر لێکردنەوەی پێوەری ئاو هیچ کەسێکەوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە پێوەریان لێکردوێتەوە دڵنیا بن هیچ کەسێک ناتوانێت سزایان با لە بەرامبەر ئەوەی کە پێوەرەکەیان لێ کردوێتەوە من ئەمەوێ کاک حەکیم باسی ئەوە بکەم کە بۆچی حکوومەت لە مەسەلەی پێوەری ئاوە ئەم هەموو فشارە ئەکە ئەم هەموو زەختە ئەکە ئەمە عەقدی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیاکەیە ئەمە نووسراوی هەرسێ کۆمپانیاکەیە کە کۆمپانیای خەتیب العلمی ئۆرانۆس کۆمپانیای گرنگە ساڵی 2009 ئەم نووسراویان نردوو بۆ وەزارەتی شارەوانی ئەڵێ بە گوێرەی گرێبەستی نێوانمان ئەڵێ بە گوێرەی گرێبەستی نێوانمان لە پێوەری بەسا و لەلایەن هاوبەشانی ئاو ئەبوو تا ساڵی 2009 لە 1950 خەڵک پێوەری ببەستایە چکەم کۆمپانیانە قازانجیان لەوەیە کە تۆ پێوەەر ببەسی بێتە ماڵەکەی تۆ پێوەەر بخێنێتەوە 30,000 دینار لە هەرخێنەوەیەکە دەسێکەوێت ساڵی 2009 بە ئێستاەوە وەزارەت کە ئەعلانی کردووە 2009 ئەمەیان نووسیوە بە ئێستاوە کە وەزارەت ئەعلانی کردووە لە 16 کەمترە کەواتە لە 1950 لەبەسراوە ئێستا حکوومەت لەو ڕۆژان ڕاگەنداویان بڵاو دەڵێ 1960 ڕاست نییە ئەو داتا نانە ڕاست نییە ئەو بۆ هاندانی خەڵکە بۆی خەڵکان بن بڵێنەوە لە 1965 بەستوێتی خەڵکی تریشبی بەسێ ئەگینا عادەتەکە زۆر لەوە کەمترە ئەوە تا هەر نووسراوی کۆمپانیاکەیە ئەیدەم بە بەڕێزە خۆ بیخێنەرەوە لە 150 کەمتر بەستوێتی کە ڕێژەکە نەگەیشتوەتە لە 1985 کۆمپانیا ئەتوانێت سکاڵا لە حکوومەت کا 6 ملیۆن دلار بەرێتەوە لە حکوومەت هەرێمی کوردستان چکە گرێبەستەکەی نێوانیان وایە ئەوە تا بۆم خوێنیتەوە ئەڵێ بە گوێرەی گرێبەستی نێوانمان ئەبواە لە 1950 خەڵک پێوەری ببەستایە ئێستا ڕێژەکە کەمترە کۆمپانیا ئەتوانێت سکاڵا لە حکوومەت هەرێمی کوردستان بکە 6 ملیۆن دلار بباتەوە حکوومەت بۆی ئەم پارە نەدا بەردەوام زەخت لە تۆکە زەخت لە هاوڵاتیەکە سزایەدا ئەڵێ پێوەەر ببەسە 15 کۆمپانیا هێناوە ئەنواع پێوەریان هێناوە پێوەری سینی پێوەری تالی پێوەری تورکی پێوەری ئێرانی هەرچی پێوەری هێنایانە بەس گرنگەوەی ڕێژەکە بەرز بکرێتەوە بۆ لە 1965 بۆ ئەوی کە ئەو ڕێژەیەت بگاتە لە 1985 ئەجینا من لە بەڕێزە پرسم پارەی کارەبا و ئاو هەرچی ڕسوماتە وایە بەڵام خێرە پارەی بۆ نمونە سەعاتی کارەبا حکوومەت ئەڕوا 400 ملیۆن دلار ئەدا لە سین پێوەرەکە ئەکڕێ خۆی بۆ هاوڵاتی ئەبەسێ خوشی پارەکەی داوە بەڵام بۆ ئاو داوا لە هاوڵاتیەکە خۆی ئەم پێوەرە بکڕێ هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەم پرۆسەیە پڕێتی لە گەندەڵی لە سەرەتاوە تاوەکو ئەم ساتەی من و تۆ قسە ئەەکەین پڕێتی لە گەندەڵی هەفتەی پێشوو بووە لای خۆتان بڵاو کرایەوە کە لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر باشە زیاتر لە 2 میلیارد دینار لەلایەن چەند فەرمانبەرێکەوە دزراوە ئەمە بەرەنجامی پێوەریاوە گەندەڵێ ئەو بە گەندەڵی شۆڕ بووەتەوە بۆ بەڕێوەبەرایەتەکانی ئاویش و سوود و قازانجی مەجموعەیە کەس لەوایە کە وەسڵی ملیۆنی و 2 ملیۆنی بۆ خەڵک بێنن و دوایی کەمیکەنەوە ئەگینا مەسەلەی فەساد و گەندەڵی نەبێ بەڕێوبەرێک چۆن ئەتوانێ بڵێ ئەو هاوڵاتیانەی سەر و ملیۆنێکیان بۆ هاتوۆتەوە سەردانمان بکەن کەمێکەکەینەوە بە چی پێ سیستمێک کەمێکیتەوە ئەیێنیتە چەند کابرا کە ملیۆنی دیناری بۆ هاتوۆتەوە تۆ بۆ یەکەی بە 200,000 بەڵام من چۆن بزانم کە تۆ 2 ساڵ لە ژێرەوە لێوەرنەگرتووە من چۆن بزانم تۆ 3 ساڵ لە ژێرەوە لێوەرنەگرتووە
بۆیە وەصلێکی 10,000 و 15,000 ئاو کاک حەکیم ناتوانرێ گەندەڵی تیا بکرێ بەڵام وەصلێکی ملیۆن دیناری 2 ملیۆنی 10 ملیۆنی ئەتوانرێ گەندەڵی تیا بکرێ فەرموو هەموو ئەو وەصلانەی کە لای منە 2,444,000 2,444,000 باشە 744,000 دینار بۆ پارەی ئەو باشە ئەمە هەر ڕقەمێکە هەر ناخوێندێتەوە یعنی ئەمە لە ملیار زیاترە ئەمە هەر ناخوێندێتەوە ئەویان بەڵام ئەمە سێری کە 500,000 دینار ئەفوکەی کاک حەکیم وەزارەت بۆ چی 45,000 داناوە لە بەرەنجامی ئەم وەسڵانەیە ئەوەنە ملیۆن و 2 ملیۆن و 3 ملیۆن و 5 ملیۆن بۆ خەڵک هاتووەتەوە وەزارەت ڕەنجی داناوتی لە 45,000 دیاتر ناتوانێت بۆ ئەکە 45,000 دانەی تر پێوەری بۆ چیە ینی ئێستا گەر زیاتر هات بێتەوە لە سەروی ملیۆنێک 500 بڵێن 45,000 دەیت بەڵێ ئەڵێ هەڵەیە ماڵانە بۆیانەکەین بە 45,000 بەڵام ئەگەر 45,000 بێ ئیتر پێوەری بۆ چی ینی کە تۆ ڕێنجی داناکە لە 45,000 زیاتر بۆ وڵاتی نێتەوە هەنی عەدالەتی لەکوێیە کە تۆ باسی عەدالەتەکەی باش بەس ئێستا حاڵەت هەیە هەندێک شوێنەیە خۆیان بیریان لێداوە یان گوندەکانای خۆیان تێچویاوەکەیان ڕاکێشاوە تۆ تەسەورەکەی هیچ ماڵە مەسئولێک ئەم پێوەرەی نییە هیچ ئەو حتا گەڕەکەکەشی تایەتی تۆ ئەزانی هەنێک گەڕک هەر بە تەنکەر ئایان بۆ ڕابەڵام پێوەریان پێفرۆشتون تۆ ئەزانی یعنی ئەوە هیچ هەر ئاوی خۆیەتی بەڵام پارەی لێوەرگیری بەڵام تۆ زانی کارگەکانی ئاو پارە نادن پێوەریان نییە ئەوەی کە معمەلی ئاوەکەی هەیە پێوەری نییە بەڵام ئەوەی کە تۆڕی ئاوی بۆ نەڕۆیشتۆ پێوەریان پێفرۆشتووە یعنی نەعەدالەتێکە گەیشتووەتە ئاستێک ئێمە ماوەیەکی زۆرە بێدەنگی چووکە وەزارەت لەسەر خەتە بۆی ئەم پرسە چارەسەکە بەڵام هاوڵاتی خۆی هاواری لێ ئێستاوە هاوڵاتی خۆی کەمپینەکە خۆی هاتووەتە سەر ئەوەی کە ئەم پێوەرە لێ بکرێتەوە و ئەم پێوەرە فڕێ بدرێ باش ئەی ئێستا ئەوانەی کە پارەی زۆریان بەوەتە سە من گوم لە هاوڵاتێک بوتی لە کفری دوکانێکم هەیەوتی 2 مانگە 1,700,000 بۆ هاتووەوە بەس پارەی ئەوتی دوکانێکی کەمالیاتە خەڵک چی بکە ئێستا بۆ مەسەلەی ڕسومات لەم کابینەیە یعنی هەموو پێوەرێکی لە دنیاە تێپەڕانوە هەموو پێوەرێک ئێستا هیچ وەصلێک نەماوە بڕۆ وەصلی خۆڵ و خاشاک وەصلی کارەبا وەصلی ئاو هیچ وەصلێک نەماوە لە 500,000 کەمتر بێ هەمووی سەر و 500,000 بۆ هاوڵاتیەتەوە ئێوە وەصلی خۆڵ و خاشاکەکەتان بینی ئێوە وەصلی ئەمە ئاوەکانتان تابلۆی دوکاندارەکان هیچ بۆ وەصلی کارەباشەوە خەریکە تووشی هەمان حاڵەتە بێتەوە خەڵکەیە 3 ملیۆن خەڵکەیە 4 ملیۆن خەڵکەیە 29 ملیۆن خەڵکەیە 2 ملیۆن خەڵکەیە ملیۆنی بۆ هاتوێتەوە هاوڵاتی ڤیددیوی بڵاو کردێتەوە دەڵێ لە کەلارە 54 ملیۆن حەکیم تۆ بێنە بەچای خۆتەوە هاوڵاتیەکە لە ڕێگەی سوۆسیال مێدیا و ڤیددیویەکی بڵاو کردێتەوە بەڵام سەدان خەڵکەیە کە هەر سوۆسیال مێدیای نییە سەدان خەڵکەیە هەر تااقەتیەوەی نییە کە ڤیددیۆکەی بڵاو بکاتەوە یعنی ئەم مەبلەغانە بووە بە دیاردا ئەم مەبلەغانە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ حکوومەتێک نییە لە دنیا ئاوازەرە لە داهاتی خۆی بدا کاک حەکیم لەکوێی دنیا هەبووە بە حکوومەت بڵێ 10,000 دینار لە خەڵک وەرگرە ساڵانە 120 ملیار دینارێ دەسەکەوێت ساڵانە 120 ملیار دینار بەڵام حکوومەت سوور بێ لەسەر ئەوەی لە بەرژۆنجی چەند کۆمپانیایەکە بڵێ نەخێن من بەردەوام بم قەیناکە باسی ملیار دینارم دەستکرد باسی 5 ملیار دینارم دەستکرد ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وای لێ هاتوو بۆ مەسەلەی کامێرایەت و چۆ بۆ مەسەلەی خۆڵ و خاشاک بۆ مەسەلەی عریزە نووسین بۆ مەسەلەی خۆت سکاڵەتان کردووە لە داواکاری گشتی سوودی دەبێت ئێمە ئەنجامەکەی چی دەبێت ئێمە کاتی خۆیان پرسەماندا بە لیژنی نزاهی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستانە کۆ دەنگیمان بۆ دروست کردووە لیژنی شارەوانی لەسەر ئەم پرسە لەسەر خەدن هەمان هەڵوێستی ئێمەیان هەیە و دواتر من هەفتەی پێشوو ئەم پرسەمدا بە داواکاری گشتی لە سلێمانی وە کاتی خۆی داوایەک تحریک کراوە لە دادگای نەزاها ئەمڕۆ من پەیوەندیان پێوە کردم کە وەکو هەواڵدەر یعنی ئەو وتانی کە کاتی خۆی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا وتومە هەموو مەلەفەکانیان ڕادەسەکەم لە ڕووی یاساییەوە و لە ڕووی کاری پەرلەمانیەوە و لە ڕووی تێگەیانی
ڕایگشتی و وشیارکردنەوەی خەڵک ئەوەی لە دەستمان بێت تەقسیر ناکەینەوە بەردەوامە. ئێستا چارەسەرەکەت چیە بۆ پێوەریاو ئێوە چارەسەرتان لایە کە دەڵێ بەس کارگەر نیمە لەسەر زیادبوونی ئاو ینی بەس جگەرەوەی کە وەستێکی زۆر بۆ خەڵک هاتوتەوە داهاتی حکوومەت شکەی میکردەوەی کێ قازانجی کردووە لەو نێوانەدا؟ کاک حەکیم ئەوەی کە قازانجی کردووە کۆمەڵێک کۆمپانیان کۆمەڵێک کەسن لە وەزارەت و کۆمەڵێک شخصن کە قازانجیان کردووە حکوومەت زەرێری کردووە هاوڵاتیش زەرێری کردووە لەم پرسە هەردوو لا زەرریان کردووە چونکە وڵاتی پێوەری کڕیوە بای 20 میلیۆن دلار بەس پێوەری کڕیوە هەموو فەشەلی هێناوە حکوومەتیشەوە تا داهاتەکەی بە تەواتی کەم بووەتەوە ئەوەی کە قازانجی کردووە کۆمەڵێک خەڵکی ترن لە ناو ئەم پرۆسەیە باسی چارەسەرەکە کرد بە بسوود و خاڵ لە ماوەی ڕابردووە ئەمە چارەسەرەکەمان داوەتەوە وەزارەتی شارەوانی بەڵام تاوەکو ئەم ساتە جوابیان نەداوەتەوە جویان نەگرتو ئەمڕۆ جارێکی تر ئەو چارەسەرانەیان ینی پێدراوە چارەسەرەکان بە چارەسەرەکان چین بۆ نمونە ئەو چارەسەرانی کە بەدیل تێمەدان پێوەریا و کێشەی هەبێ کوالیتەکەی کاک حەکیم یەکەم ئەبێ هەرچی خەرامە و سزا هەیە لەسەر هاوڵاتی هەڵبگیرێ چونکە نایاساییە خاڵی دووەم ئەوەیە کە پێوەری دیجیتاڵی سمارتی ئەلکترۆنی ئەگەر حکوومەت قرار بێ هەر پێوەردانا سوور بێ لەسەر پێوەردانان لەسەر شانی خۆی لەسەر حسابی خۆی ئەم پێوەرە بکڕیا و شێوەی پێوەری کارەبا و خۆشکی دایبنێ بۆ وڵاتی ئەم پێوەرە دیجیتاڵیە ئەم پێوەرە پێوەری زیرەکی پێڵێن هەوا ناخوێنێتەوە حتا پێشەڵێ لە گەڕەکەکەتە لە چی شوێنێک بۆرێکە و شکاو خاڵێکی تر لەو چارەسەرانە ئەوەی کە پارەی بە پێوەری ئاو بۆ هاتووەتەوە بیگەڕێنێتەوە بۆ دۆخەکانی پێشوو بە فلاتڕیت بە مەتر مربع بۆی هەژمار باش بەزەوەی سا حکوومەتەوە دەکەێت من هاوڵاتیەکەم بۆنە خانوێکی 200 مەتریم هەیە پێشتر بزانم 15,000 20,000 بڵێەوە ئێستا دەتوانرێت ئەو بچی داوایەوە بکە لە بەڕێوەبرایەتەکانیەوە بڵێ ئەوم بۆ هەژمارکردنەک وەصلی لە چارەسەرکردنی ئەوین لیژنی شارەوانی و وەزارەت لەسەر خەتن بۆیەدا ئەو سێداواکاریەم یعنی لا وڵاتیان کردوتم پێوەرکڕین ڕابگرن پێدانی غەرامە ڕابگرن و ئەگەر بەڕێوەبەرایەتیەکانی ئاویش هاتن داواکەم بە مەتر مربع بۆتان هەژمار بکرێ ئەنی هاوڵاتی خۆی ئەبێ لەمەیە دەست پێش خەر بێ ئەگەر هەر بەڕێوەبەرایەتەکان نەچوونە ژێربار هاوڵاتی پارەی ئاو نەدا ئاخر ڕەنگە بچێتێ چووکە جارەکەی تریش کە بەڕێستمان میوانداری کرد ئەسێری دەڵێ ئێستا بۆ من مامەڵەیەکمە بێ ناچارم بیدا بۆی ڕایی بکرێ کاک حەکیم جارێ ئەوی خۆڵ و خاشاک ئەمەش تەسیراتیە بۆ ئەوی خۆڵ و خاشاک کشتە سیراتیە بێ نەدانی ئەم پارەیە بە وەکو سەرانە بەڵام ئەوەی کە ئیشی بەڕێوەبەرایەتی ئاوی هەیە ئەمە جیاوازە ینی هەموو کورد لە ڕۆژێکە خانوو نافرۆشی هەموو کورد لە ڕۆژێکە ئیشی بە بەڕێوەبەرایەتی هاتوو چۆن نییە ئەمە جۆرێکە لە زەخت جۆرێکە لە فشار جۆرێکە لەوەی کە حکوومەت بێتە پێشەوە ئەسڵ حکوومەت هاتووەتە پێشەوە وەزارەت هاتووەتە پێشەوە کە ئەوە نەداهاتی کەمی کردوێتەوە تاوەکوەوەی کە حلێکی بنەڕەتی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم پرسا دۆزرێتەوە ینی هەموو خەڵک بە یەک ڕۆژ ئەڕوا مامەڵێ هەبێ هەموو خەڵک لە یەک ڕۆژ ئەڕوا بۆ نمونە بەس ئێستا ئەو پێوەری ئەوەیەوە نایاساییەکە ئەزانی چۆنە کاک حەکیم تخوا عەفوم بکەی سەرانەیە پارەکەش کاک حەکیم تخوا عەفوم بکەی زۆر هاوڵاتی کاتی خۆی ئەمە وتما پارە مەدەن ڕۆیشتن 200,000 دیناریاندا پارەی چیاندا پارەی غەرامەکە پێشتر ئەمە هەبوو باش بوو بە 100,000 هەر مەجموعەیە خەڵک ئەڕۆیی پارەی ئەدا حتا بوو بە 500,000 دینار ئەوە تاوەڕەکەم لایە نازانم چەند خەڵک لە 500,000 دینارەکەیدا ئێستا هاتووەتە 6,000 دینار دوایی بووە 45 باشە ئەوەی کە 200,000ەکەی داوە حکومەت 120,000 دیناری بۆ ئەجێڕێتەوە طبعا نایجێڕێتەوە ئەوەشی کە ئەم 8,000 دینارە ئەدا سبەینێ گۆڕانکاری کرا ئەمە 8,000 دیناری ڕۆیشتووە هەنی خەڵک بە ڕەزالەت و بە نەکبەتی کە ئەم پارەیە پیاکە بۆ ئاوا بیکا بەدەستی حکوومەتەوە پارەیەکە کە زوڵمە کە جۆرێکە لە سەرانە کە عەدالەتی تیانە کە بە گۆترەیە ئەم پارەیە پێوەرەکە بە هەموو شێک فەشەلی ناو گەندەڵی زۆری تێەیە ئەگەر سابی دەبێت کێ لێپرسینی لەگەڵا بکرێ ئەگەر لێپرسینەوە هەبێ ئەبێ ئەوانەی کە کاتی خۆی ئەم پرۆسەیان هێناوە لە وەزیری پێشوو لە ستافی پێشووی بەڕێوەبەرایەتی ئاو حتا لە بەڕێوەبەرایەتیەکانی ئاو کە لای زالتیانە بۆ منفعەت و بەرژەوەندی شخصی خۆیان پێداگری لەسەر بەردەوامی ئەم پێوەراکەن ئەبێ ئەوانە بەدا بەڕێوەبەری بەڕێوەبەراتی هەیە بەرژەوەندی لەوە دابێ بێگومان پێداگری هەنێکیان ئەی سەلمێنێک کە بەرژەوەندیانی بەرژەوەندێکە چێ پاریان دەزکە لە ڕێوەسڵە زۆرانەوە چی خۆت بینیت و دووبارەی ناکەمەوە ینی لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر چەند کەسێکی بینی کە
زیاتر لە 1 میلیارد دیناریان بردبوو حتا وابزانم شخصێکیان گرتووە کە 165 میلیۆن دیناری گەڕانبووە بۆ بەڕێوەبەرایەتی ئاو بەڵام ئەوانی تر تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە پارەکان. باش ئەی سەبارەت بە پارەی بڵێن خۆڵ ئێستا بەس وەکو دوا چارەسەر وەزیری شارەوانی سەر پێوەری ئاوکە وەزیری شارەوانی خۆی ئاگادارە کە ئێستا ئەگەر بەڕێزوتت چارەسەر ئێستا هاوڵاتیەک بە کۆنە کە پێش پێوەری ئاو ساڵانە 120 میلیاری کردبێ ئێستا بەڕێوەبەرایەتی ئاو دەڵێت 42 میلیارە تێچووی ئاو 170 میلیارە لە ساڵێکە. یعنی ئەوەندە کەمی کردووە ئەگەر ئەو بگەڕێنەوە بۆ چارەسەر دەبێ هاوڵاتیەوە بارگرین لەسەر دووس نابێت. بێگومان ڕێگە چارەسەرەکەلانی کەم تاوەکو ئەو پرۆسا وەکوتم پێوەری دیجیتاڵی سمارتی زیرەک گێت چارەسەرەکە ئەمەیە بەڵام ئەم حکومەتە 4 ساڵە ئەم 90 میلیارە ساڵانە زیانەکە حکومەتی هەرێمی کوردستان تا ئەم دقەیە قەناعەتی نەکردووە. یعنی سەر 2020 2021 2019 این 3 ساڵە 90 میلیار زەرەرەکە 2010 4 ساڵە 90 میلیارد دینار ساڵانە زەرەرەکە ئەم حکومەتە لەبەر منفعەتی کۆمەڵی شخص کۆمەڵی خەڵک کە بەرژەوەندیان لەم پرۆسەیە. باشە بەس پارەی خۆڵ و خاشاک پێشتر لە سلێمانی بوو ئێستا لە هەولێریش هاتوۆتەوە ئەندێک کاسبکار بڵین ئەویان بۆ مەناردبوو وەساکان لە هەولێریش پارەی خۆڵ ئەو شەردراوە بە کۆمپانی نەزانم کۆمپانیا چیە بەس زیاتر لە 500,000 600,000 ئێستا ئەو کاسبکارانە چی بکەن یعنی ئەو چۆن ماوە بکەن لەگەڵ پارەی خۆڵ و خاشاکەکە ئەویش هەمان شتە. کاک حەکیم ڕسمی خۆڵ و خاشاکیش بە هەمان پرۆسێسا تێپەڕیوە. دەستکاری یاسایی ژمارە 1963 حکوومەتی عراقییان کردووە خۆی هەمواری کردوێتەوە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەمواری کردوێتەوە لە کاتێکە حکوومەت ئەو دەسەڵاتەی نییە کە دەستکاری یاسا بکاوە بتوانێت هەمواری بکاتەوە لە پەرلەمانی کوردستانەوە ئەبێ هەموار بکرێتەوە لە پەرلەمانی کوردستانەوە هەموار نەکراوەتەوە هیچ دەقێکی قانونی نییە کە پشتیوانی لەم پرۆسەیە بکە. من لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە ئەم پرسی خۆڵ و خاشاکم داوە بە داواکاری گشتی لە سلێمانی لانی کەم لەم سنوورەیە بتوان ئەم پرۆسەیە ڕابگیرێ چاوەڕێی دەرەنجابەکەین چاوەڕێی نەتیجەکەی. باش ئەی بۆ هەولێر بۆ لە ئاسی پەرلەمانە بڵین کارێکی لەسەر ناکرێت چکە ئەو کێشەی سلێمانی نیە خۆڵ و خاشەکە پێوەرەکەش هی هەولێر و دۆکیش بڵین ئەو کێشەیە هەیە بۆ نمونە و کاسبکارە بڵین بۆی هاتوۆتەوە 766 هەزاری بۆ هاتۆتەوە دوکانی هەیە لە هەولێر بۆ لە سەراسی پەرلەمانە شتێکی گەشتگیر ناکەن بۆی لەو ناوچەکانە ئەگەر نایاسایی هەڵبوەشێتەوە. کاک حەکی من ئەمڕۆ کەسێک ئەم وەسڵەی بۆ ناردووم باشە 810,000 دیناری بۆ هاتۆتەوە 810,000 خۆڵ و خاشاک بەڵێ گوێ لە دەنگەکەی بگرە بزانم چی ئەڵێ. باشە سڵاو کاک دابان چۆنی باشی ئەحواڵە جەناو باشی کاک دابانەوە پسبلەیەکی خۆڵ و خاشاکە 810,000 بە 210,000 سڵحیان کرد لەگەڵمانە تەنها پارەکۆکردنەوەیە و ئەوە بۆ جەنابیش ینی لە وەسڵەکە 810,000 دیناری بۆ هاتووەتەوە ڕۆیشتووە لەگەڵ کۆمپانیاکەیە بە 210,000 دینار سڵحی کرد بۆی گەندەڵی زۆری تێکێ بێگومان تەیەکەوە کوی پرۆسی ئاو کوی پرۆسی خۆڵ و خاشاک بەم دەردەیە ڕۆیشتووە هەمووی کاک حەکی ئەنیەوە دەیان بەڵگەی وایە سەدان بەڵگەی وایە لە باشە کاتمە زۆر کەمەوە سەبارەت بە پێوەری زیرەکیش ئێستا بڵین لەو ڕۆژان هەڵمەتێکەوە بۆ ئەوش بە وەزارەت ڕوونکردنەوەی دابوو دەڵێ بڵین سووتانی کەم کردوتەوە ئۆڤەرلۆدی کەم کردوتەوە دادپەروەرانەی دابشکردنی بەرەمی هێناوەتەکایەوە پێوەرە زیرەکە باش دۆخی باشترە لە پێوەری ئاوەکە. ئەمە تایبەتە بە لیژنی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان ئەوان زیاتر بە دوای ڕۆیشتون ئەوان زیاتر متابعیان کردووە ئەبێ ئەوانیش بێنە دەنگ لەسەر ئەم پرسە بەڵام لەسەر ئەو وەسڵانی کە کارەبا لەم ماوەیە هاتووەتەوە باس لەواکرێ عەفوکەی با ئەم ڕوونکردنەوەی بدەن باس لەواکرێ تاوەکو ئێستا بە پێوەری زیرەک پارە هەژمار نەکراوە ئەو پارەی کە هەژمار کراوە مەبلەغە زۆرانە یا هەڵەیان کردووە وەزیر ئەم ڕاتوەتە سەرخەت بۆیان چارەسەرەکرێ بۆیە لەسەر پێوەری زیرەکی کارەبا متابعەم نەکردو بەڵام لەم وڵای ئێمە متابعەیە باشە لەسەر دابشکردنی موچە دوو خولەکمان ماوە هۆکارەکەی چیە بووە بە سیستێستا تا ئێستا بڵین وەزارەتی تەندروستی پێشمەرگە دارایی شەیدان و ناوخۆ بڵین موچیان وەرگرتووە بۆچی واسستە هۆکارەکەی چییە؟
کاک حەکیم طبعا من باسی داهاتی ئەم سنوورە بۆ ئەوکەم لانی کەم ئەوەی سنووری هەولێر و دووەک زۆر لەوەی ئێرە زیاد باش مانگی 11 داهاتی مەرزی پەروێزخان 27 ملیار دینار بوو بەس پەروێزخان بەس پەروێزخان بەتەنیا مانگی 12 26 ملیار دینار بوو باش باشماخیش بەقەت پەروێزخانە بەڵێ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ نیوەی ئەوانە لانیکە 5 مەرزی ترمان هەیە ئێمە لە بینی باشماخ و پەروێزخانە کە ئەوانی داهاتیان هەیە لانی کەم 2 ملیار داهاتیان هەیە هەریەکێکیان ڕسمی خۆڵ و خاشاک و ئاو و کارەبا و ئەو هەموو باج و ڕسوماتی لە خەڵک وەرەگیرێ هەمووشی با لەولاوە بۆ ئەستێ مەتار و زۆر شوێنی تر تەنیا بە برایب خەلیل و عەفوم کە تەنیا بە باشماخ و پەروێزخان پارەی ئەو تەمویلەیە کە سلێمانی 7 ملیارەکە 7 ملیارە 63 ملیارە کە ئەدرێ بە وەزارەتی دارایی ئیتر باقیاتی ئەوانی تر بۆ داوتی ناوخۆی هەولێرش ڕاستە بەڵێ بێگومان بۆ ئەزانی تەمویلی ناوخۆ 350 ملیارە درێ تەمویلی ناوخۆ عەفوم کەی کۆی داهاتی ناوخۆ 350 ملیارە حدودی 160 و شتێکە درێ لە بەڵێ 164 بۆ موچەوەیە بەڵێ باشە 164 بۆ موچەیە بەڵام قسەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە سەرباری ئەوەی کە هەموو داهات ناگێڕێتەوە تا ئەم ساتی من و تۆ قساکەین داهاتی ناوخۆ نەگەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی هی مانگی 12 هی موچەی ئەمەی کە ئێستا ئادرێ بەڵێ موچەی مانگی 12 تا ئەم دقەیە پارەکە نەگەڕاوە 1 سنت لە داهاتی ناوخۆ نەگەڕاوەتەوە لە کاتێکە ئەو پارە ئەو دووسێ وەزارەتی کە وەری گرتووە ڕەنگە شتێک پاریان نەوتیان بۆ گەڕابێتەوە دابێتیان باشە بۆچی قسەکە ئەوەیە بۆچی داهاتی نەوت بۆچی داهاتی ناوخۆ بەسێتەوە بە 200 ملیاری بەغاوە بۆچی لە ئەوترێ 30 ڕۆژارێک لە کاتێکا 5 ڕۆژارێک ئەم موچەیە ئەدرێ کە تۆ داهاتی نەوتی لە بەردەسا بێ ناوخۆ لە بەردەسا بێ بۆ بە چەند ڕۆژێک ناتوانانی جگە لە گەندەڵی شتێک هەڵ ناگرێ ئەو دابژنەکەنی موچەیە یان ئەفو جگە لە گەندەڵی کام تەرخەمی چتر هەڵ ناگرێ وەڵی ئەبێ بڵێ بە ئەن قەست ئەوەی کە ئەخوێنرێتەوە بڵێ ئەبێ بڵێ خەز موچە دابژنەکەن بە ئەن قەست ئەبێ بڵێ بە ئەن قەست یعنی من داتاکانە بۆ خوێنیتەوە داهاتی ناوخۆ 350 ملیار بەرەو ژوورە داهاتی نەوت ئەبێ گەڕابێتەوە چکە ئیمان 512 ملیار و 200 ملیارەکەی بەغاش واز لێ بێنە بەم دوو داهاتەوە توانرێ موچە بدرێ کە نادرێ ئەبێ بوترێ بە هاوکاری ئەو پەیمانان و ئەویان وردەکارێکی تری هیچ کە هیچ ئیلتیزامێکی لیوا هاوبەشەکان و پێشمەرگیان لەسەر نییە ئەمانە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دابەر محەممەد سوپاس دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز دوای ناوبەرەکە لەسەر دوایین پێشاتەکان لەبارەی پێکەنانی حکوومەتی عێراق قسە دەکەین لەگەڵ دکتۆر ئیبراهیم محەممەد لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین لە ڕێکەوتنی سێخۆڵی پارتی و بڵێن حەلبوسی و لەگەڵ سەدرا تا ئێستا هیچ شتێکی ئەوتویان بەرەسێناوە چونکە نەخشەی پێشووی پەرلەمانی عێراقیش سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی بوو و جێگیرەکەی حەسەن کەعبی لە ڕەوتی سەدر و جێگیری دومیش هەر پارتی بوو شتێکی ئەوتویان بەرەسێناوە تاوەکو ئێستا بەنای خۆی بەخشندەی مهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و زۆر سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەلبەت ئەوەی کە ئێستا بەدەستیانی ناوی ئەو هایپەرمەنە سێقۆڵی ئەوەیە کە فعلەن ئەوان توانیان لە یەکەم هەنگاوە ئەو زۆرینەیە کە باسی دەکەن زۆرینەیەک لە پەرلەمانتارانی هەر سێ لایەنەکە واتە بەرەی سەدر و بەرەی حەلبوسی و خنجەر و هەروەها بەرەی پارتی ئەتوانیان ئەم سێلایانە پێکەوە لە دەرەوەی ئەو هاوکێشە گەورەی کە جاران پیان دەوت هاوپەیمانەتی گەورەی نێوان پێکاتەکان واتە شیعە بە هەمویان و کورد بە هەمووی و هەروە سونە بە هەمووی ئەم جارە سێلایانی سەرەکی واتە سێلایان لەم لایەنانە توانیان ئەو پەیمانەتە بکەن و بە هەمان شێوازی پێشووتر کە جێگرەکەی سەدر بوو وە سەرۆک جێگری یەکەم سەدر و جێگری دووەمیش لای پارتی بێ و سەرۆکەیشی لای سونەکان بێت واتە شتێکی ئەو تۆ لە هاوکێشەکە تەنها ئەوەیە کە ئەم سەلایانە توانن هاوپەیمانێتێک ببەسن لە دەرەوەی چوارچێوەی پێکهاتەکان پێکاتە سەرەکیەکان پێشتر هاوپەیمانەتیانە کرد ئەم جارە هەرچێکیان ئەو سەلایانی کە بەشدار بوون واتە ئەو سەلایانی کە توانیویانە پێکەوە کورسانە کۆبکەنەوە ئەو عملێ ببەنە پێشەوە بۆ شێوازی کە خۆیان ویستوان لە هەنگاوی یەکەمە ئەو بسەرمەن بەلایەنەکانی تر بە تایبەتی شیعەکان کە دابشبوونێکی قوڵیان تایە ئێستا کە فعلەن بەبێ ئێوەش ئێمە ئەتوانین پرۆسەی سیاسی و دامەزراوە سیاسەکان و هەروە سێ سەرۆکایەتەکە بڕینە پێشەوە ئەگەر ئێوە نیە پێشەوە و هەروە پامێکی گرنگیشتی دابوو بۆ یەکێتیەکان کە بڵێن ئێوە لە هەرێمی کوردستانە لە دوای پارتیوەن نەک لە دوای پارتیوەن ئەستان قسەی بەشداریکردن لە حکوومەت و دامەزراوەکانە لای پارتیە لای ئێوە نیە هەرحاڵ ئەمانە کۆمەڵێک مەسیجیان تێدا بۆ هەموو لایەنەکانی چواردەوری چوارچێوەی هەماهەنگی و هەروەها بۆ کورد و هەروە بۆ سونەکانیش بەس سەبارەت بە مەسلەی ناوڕۆکی ڕێکەوتنەکە جگە لەو دابشکاری پۆستەکان هیچی دیارە ناوڕۆکی ڕێکەوتنەکە ئەوە بەنسبەت کوردەوە بەنسبەت مافەکانی خەڵکی کوردستان هیچ دیارە ئەوەی مشکلەیە ئێستا ئەم ڕێکەوتنەی ئەم سەلایانە سەدر و حەلبوسی و پارتی دیار نییە کە هێڵە گشتەکانی چین ئەوەی کە دەبینرێت بریتە لە بەرئەنجام واتە دەرکەوتە ئاوتکەمی ئەمانەوەتە ئینپوتەکەی نازانێ من چی واتە ئەم ڕێکەوتنانی کە کراوە هێڵە گشتەکانی دیار نین واتە دیار نییە بۆ خەڵکی کە ئایا ئەمان لەسەر چی ڕێکەوتن لەسەر دابشکردنی پۆست ڕێکەوتون یا لەسەر بەدیێنانی مافی ئەم سێپێکاتەیەکە هەرێکە نوێنەرایەتیەکە بۆ نمونە ئایا کورد لەم ڕێکەوتنی حەلبوسی و سەدرا چی بەدەزێنێ وەکو کورد و وەکوونەتەوەی کورد و وەکو داخوازەکانی کورد ئایا مادەی 140 جێبەجێ دەکرێت و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئایا مەسائلی بوجۆ پێشمەرگە و نەوت و کۆمەڵە کێشە هەڵبەسرا و لە 2023 ئەم کێشانەمان هەیە لەگەڵ حکوومەتی تازی عێراقیە ئایا جێبەجێ دەبێت ئایا دەڕاتە هەنگاوێکی پێشووترەوە ئایا بۆ سونەکان ناوچەکانی خۆیان دەگەڕێتەوە جێ نازانین یعنی دیار نییە هاوکێشەکە چۆنە ئایا تەنها بۆ شتێکی قۆناغبەندیە و لەم قۆناغبەندیە کە تەواو بوو دامەزراندنی ئەم سێ سەرۆکایەتی کۆتایی پێدێت یا ئەمە بەردەوامی بۆ 4 ساڵی داهاتوو یا بەرنامەی حکوومەتەکان لەسەر ئەم ئەساسە بیناکەن دیار نییە هێڵە گشتەکانی ئەم ڕێکەوتنی ئەم سێلایانە دیار نییە بۆ ڕایگشتی تەنها خۆیان ئاشنان لێ ئەگەر هەبێت وەکو نووسرا شتێک لە بەردەست نیە ئێستا یعنی وەکو نووسرا شتێک لە بین نابینرێت لەلایەن منەوە لەلایەن کەسێکی هاوڵاتی سادەوە لایەن چاودێرێکی سیاسەوە کە بزان ئایا ئەمە چۆن ئەم ڕێکەوتنە لەسەر مافی نەتەوەی کورد یا ڕێکەوتنە لەسەر بەدەستێنانی بەرژەوەندی حیزبی و شخصی و تاکەکەسی ئایا ئەمانە دیارین بۆ ئێمە کە نابینێت کابەتە دەبێت چاوەڕێ بکەم بزانین بەرئەنجامەکانی ئەمەە چین تاکو خەڵک ئاشنا بێ بۆی بزانە چی ڕوئەدا لە داهاتووە ئێمە وەکو ئەوەی کە دەیبینین ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسەکەوەیە لەسەر دابشکردنی پۆستەکان ڕێکەوتونەمانە بۆ ئەوە ڕێکەوتون کە تۆ کاندیدی من سەرخە منش کاندیدی تۆ سەرخەم ینی لەم دوو حاڵەتە بەدەر نیە ئێمە کە دەیبینین لەناو ئەم سێلایانەدا کە بەرجەسە دەبێت باشە بەس کاکتۆر سەبارەت بەو دوای لەسەر حکوومەتی زۆر نیش قسە دەکەین بە سەبارەت بەو ناکۆکیە کە دروست بووە ئێستا سەراستی کوردستانیش هەست بە ناکۆکی دەکرێت چی لە نێوان بڵێن یاخودەوەی کە پێشتر باسی یەک ڕێزیان دەکرد ئەو چی بەسرادێک ڕێزیەکە کە دەیانگو دەبێت ڕێز بن و بەیەکەوە بڕۆ ئێستارێکە و بەرەولایەک ڕۆژن وە سەبارەت بەسەر و کۆماریش
باز دەکرێت تەنە ناو پارتیش بۆ چوونی جیاوازەیەوە لە ناو یەکێتیش ینی لە ناو خۆی حیزبەکانیش کێشەی دروست کردووە ئەم پێشات تازەی ناو پەرلەمانی عێراق؟ خۆی من حەزەکەم لەوە دەست پێ بکەم فعلەن ئەمە کێشەی دروست کردووە ئەم پرۆسی سیاسی نوێی کە لە عێراق سەرەتاکەی دەستی پێ کردووە کێشە خصوتە ناو هەموو پێکاتەکانەوە لە ناو سوننەکان و لە ناو کورد و لە ناو شیعیشە بابێنە سەرەوەی سەر کورد فعلەن ناکۆکی قوڵی دروستکردن ناو یەکێتی و پارتیە ئێستا یەکێتی و پارتی بە یەک هەوەفدی هاوبەش چوونە بەغدا لەولاوە بە دوو وەفدی دژ بە یەک ئیش دەکەن وەفدێکیان دەچێتە ناو پەرلەمانەوە و اتفاقی دەکات و بێ ئاگاداری لایەنەکەی تر لایەنەکەی تریانە چێتە دەرەوە لەگەڵ بەرەی ئێرانە یعنی ئەمانە کۆمەڵێک شتن کە ڕوو لە وەکو بڵێ قوڵبوونەوەی کێشەکانی ئەم پێکاتانن شیعە بۆ خۆی بە هەمان شێوە ئەوەی کە تایبەتە بە کورد بە تایبەتی لە ناو با بڵێن ڕاجیاوازی دروست بۆ لەسەر دکتۆر بەرهەم ساڵح بۆ دووبارە کاندیدکردنەوەی ئەمە پێشبینی کراوە بەڕاستی چونکە هەم پارتی هێڵی سووری هەبوو لەسەر بەرهەم ساڵح و تا ئێستاش ئەو هێڵە سووری لانە بردووە و هەمیش ناخۆی یەکێتی هەندە بەهێز نییە یەکێتەکان هێندە بەهێز نین واتە بتوانن وەکو جاری 2010 ئەم پرۆسێ ببنەوە دەبێت مغامرەیەکی تر بکەن مغامرەیە بکەن ئێستا بەرەکەی ئەوان لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی عملی سیاسی کە بریتە لە چوارچێوەی هەماهەنگی ئەوەی کە ئێستا ناو پەرلەمانە بریتە لە بەرەی خۆیان دەڵێن بەیضا ئەواتە بەرەی سپی ئەو بەرەیە کە ئێستا دروست بناوی بەرەی سپی کە سەدر و حەلبوسی و پارتیە وای کردووە کە فعلەن کێشەزای قەیرانی سەرۆکایەتی کۆمار قوڵتر بێتەوە یعنی چۆن دەکرێت مەسەلەن کاندیدێک لە دەرەوەی ئەم سیانە بێت و هەرسێکیشان دەنگی پێ بدەن ئایا چۆن پارتی لەمە ئەڕوانی ئەگەر بێت و بەبێ پارتی دەنگ بە بەرهەم ساڵح بدرێت لەبەرەوە پێم وایە کێشەی دکتۆر بەرهەم کێشەیەکی قوڵە بۆ ئەوەیەوە دووبارە دابنێتەوە سەر و کۆمار و دووریش نییە وەکو کارکتەرێکی سیاسی و منش نووسینم لەسەر ئەوە هەبووە کە دەربارەی ئەوەی کە چی سینناارۆیەک لە بەردەم دکتۆر بەرهەم ئاستان ئەمانە هەموو پێشبینی کرا بوون ئەمانە هەموو سینناارۆ بن لە بەردەم دکتۆر بەرهەم ساڵح ئێستا ئەوەی ماوەتەوە کە دکتۆر بەرهەم ساڵح یەکێتیەکان کە کاندیدیان کردەوە وەکو تا کاندیدی خۆی ئایا فعلەن چۆن دەچێتە ناو ئەم عملیەوە چۆن ناو هەڵبژاردنەکەەوە ئەسڵەن ئایا دەچێتە ناو هەڵبژاردنەکەەوە بەرەی سپی وەکو خواندەرە بەرەی ئەم سەلایانە کاندیدیان دەبێت ئەگەر کاندیدیان دەبێت ئێ بەرهەم ساڵح چۆن کێ دەنگی پێ بدات لە کاتێکا کە چوارچێوەی هەماهەنگی کە شیعەکانی تر 88 کورسی وەکو خواندەرن لە دەرەوەی معادلەکەن لەبەرەوە ئەگەر بێت و ئەم سێلایانە ئیتیفاقێکی کولیان کردبێ بۆ یکەوە هەر سێ سەرۆکایەتێکە بە خۆیان بە ئیتیفاق هەرسێکیان ببەنە دەربچێن و کاندیدی خوان دەنگی پێ بدەن و دڵخوازی ئەمان بێت ئەو کات دکتۆر بەرهەم چانسی کەم دەبێتەوە ئللا لە حاڵەکاتێکان دەبێت کە ئیتیفاقەیەکی تر بکرێت لەگەڵ ئەم سێلایانە یەکێتی بتوانێت بیکات بۆی کا دکتۆر بەرهەم ساڵح لەناو ئەم بەرەیەدا وجودی هەبێت و بەرەکەی تریشی عەش بێتە ناو پرۆسەکەەوە هەمویان دەنگی پێ بدەن و بۆی کا بێتەوە سەر و کۆمار کە ئەمە لە باشترین حاڵەتە ئەوەیە کە پارتی یەکێتی ڕێک بکەون لەسەر بەرهەم ساڵح ئەگەر پارتی یەکێتی ڕێک نەکەون لەسەر بەرهەم ساڵح بێگومان بوونی دوو کاندیدی کورد بۆکو 2010 دووبارە دەبێتەوە و ئەو کاتە چانسی دکتۆر بەرهەم ساڵح لەم پرۆسیەدا کەمتر دەبێتەوە باشە بەس کاکتۆر جگە لەوەی کە مەسەلەی سەر و کۆمار باز زۆرکە ناوی کێتی کێشەی دروست کردووە هەتا بازەکە ناو پارتیش کێشەی دروست کردو دوێنێ هۆشار زێباری باسی لەو کردو کاندیدیان نابێ فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی باسی لەوە کردبوو ئێمە پۆستی سەر و کۆماروان بۆ خەڵکی تر جێشتووە بەڵام ئەمڕۆ سەرۆکی پارتی بڵێن ڕاگەنداوێکی بڵاو کردێتەوە دەڵێ هەر لێدوان و بۆچوونێکی لابەلە تعبیر لە بۆچوونی پارتی ناکە تەنها وتەبێژەکەی نەبێت یعنی گەشتۆتە و ئاسایی کە ناخۆ حیزبەکانیش ئەو کێشەیە دروست بێ بێگومان ئەو بەیاننامەی ئەمڕۆی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان فعلەن ڕنگدانەوەی ناکۆکی و فرە لێدوانی بەرپرسەکانیان دەگەینن لەسەر دەربارەی سەرۆکایەتی کۆماری عێراق وەکو هۆشیار زەرباری ئاماژە بێ و کەوان کاندیدیان نابێت و هەروەها وەکو فازڵ میرانیش وتی لە دەستگاکانی ڕاگەاندندا ئەمانە بابەتێکن کە بۆتە ناکۆکی نێوان پارتی خۆشی ئەگەر ناکۆکی نەبێ بۆچی سەرۆکی پارتی بەیاننامە دەرەکات و دەڵێ ئەوەی کە وتەبێژی ئێمە دەڵێ ئەوە قسەی کۆتایی ئەوە کەیتری قسەی کۆتایی پارتی دیموکراتی کوردستانێکەوە بێتە قسە کراوە کە ڕنگدانەوەی فعلی خواستی پارتی نیە و خواستی سەرۆکی پارتی نیە بۆیە بەیاننامە دەرەکەن بۆیە ئەمە کێشەشی لە ناوخۆی پارتیا دروست کردووە وەکو کێشەیەکی فرە لێدوانی لە ناو پارتیە بە هەمان شێوە لە ناوێکی دیشەلەوە چێمە دروست بێ بە هەمان شێوەی ناو شیعەکانیش ئەمە دروست بووە لەبەرەوە ئەم کێشەی سەرۆکایەتی کێشەیەکی ئاسان نیە بە ئاسانی تێپەڕ بکە ئەگەر بێت و پارتی یەکێتی نەگەنە ڕێکەوتنێک ئەگەر بێت و بگەنە ڕێکەوتن ئەو کاتە دکتۆر بەرهەم چانسی زیاترە بەڵام ئەگەر ئا بۆ شێوازە بڕوا ئەو دابشکاری کە دروست بووە لە ناو پارتیش ڕەنگی داوەتەوە بۆ شێوازەکە لە دوانی دژ بەیەک و
لە دوانی جۆراوجۆرە درێت و کۆتاییشدا قسەی کۆتایی سەرۆکی پارتی کردی وتی کە هیچ لە دوانێک وەکو لە دوانی پارتی دموکراتی کوردستان وەرناگیری ئللا ئەوەنە بێکەرەوتە بێژەکەی دەری دەبڕێت. دکتۆر شەشخولەکێکمان ماوە سەبارەت بە مەسلەی حکوومەتی زۆرینەوەی کە ئێستا هاوپەیمانتی سێقۆڵیەکە بەڕابەتی سەدر باسی دەکەن لە ڕووی دەستوریەوە چۆنە و لە ئەرزی واقعیش دەتوانرێت دروست بکرێت؟ خۆی ئەکێک لەو کێشانەی کە لە دەستوری عراقیە کاتی خۆی نتوانە یەکلایی بکرێتەوە ئەو بوو کە مەسائلێ کە پێ دیموکراسی تەوافقی بە تەواوەتی لە ساسەد لە ناو بەندەکانی دەستوردا ڕنگ بداتەوە. یەکی لەو بابەتانەی کە بۆ شێوازەی ڕێیە بریتە لە مادەی 76 دەستوری عراقی کە بەڕوونی دیارە باز لە حکوومەتێکی زۆرینە دەکات باز ئەوەکە لە بڕگەی یەکەمی مادەی 76 کە دەڵێت سەرۆکۆمار ئەو کوتلەی کە زۆترین کورسی ناپەرلەمانی هەیە ڕائسپێرێت بۆ ئەوەی کەوا کاندیدێک بۆ ئەوەی کەوا کەسێک ڕاستپێرێت بۆ ئەوەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کەوا ئەنجومەنی وەزیران تەشکیل بکات لە مودەی مانگێکدا. باشان ئەم کەسەی کە کاندیدی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە مودەی مانگکە کە ناوەکانی وەزارەتەکەی بەرنامەی وەزارەکەی تەقدیم دەکات وەکو لە بڕگەی چوارەمدی دەسوورە هاتووە ئەو کاتە بە زۆرینەی واتە 50 پێدەن ئەبسولوت مەجۆرەتی بە زۆرینەی ڕەها ئەم حکوومەتە دەنگی دەسەدرێت ناو پەرلەمانە کابەتە لە ڕووی دەستوریەوە حکوومەتەکە حکوومەتێکی زۆری نییە بەڵام ئەمان پێشتر لە دەرەوەی دەستور اتفاقێکی نافەرمیان کردووە لە کۆنا لە حکوومەتەکانی پێشوە هاتوون ئەم سێپێکاتی بە تەواوەتی ڕێکەوتون جاتون دەگەن بە حکوومەتەکە داوە بەڵام ئەم جارە ئەم سەلانە ڕێکەوتون کە بەو شێوازە بێت کە خۆیان زۆرنێک پێک بێن و نیوەزای دەکەن یەکەم و سۆگەرکەن و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەکو بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران بتوانێت حکوومەتەکەی تشکیل کات و بە زۆری نیوەزای دەنەیەکە بیبا بڕێەوە لەبەرەوە ئەمەی کە ئێستا هەنگاوی بۆ دەنێن حکوومەتی زۆرینە لە ناو دەستورە بەڵێ وجودی یەشتێکی دەستوری هەنگاوێکی دەستوریە لە ڕووی دەستوری هیچ ئیشکالێکی نییە واتە لە ڕووی دەستوریوە دەکرێت حکوومەتێکی زۆرینە دروست بێت و زۆرینە دەنگ بێنە بەڵام لەسەر ئەرزی واقعا ئایا ئەمە ئەتوانێت بەردەوامی پێ بدرێت ئەمە گومانێکە کە لایەنەکان بۆ نمونە ئێستا شیعە و دابشکاری تەواوی هەیە ئایا پێ دەکرێت کەسێکی شیعە بێت لەگەڵ کورد و حەلبوسیا حکوومەت دروست کات و ئەو لایەنە شیعانەی کە ئێستا بە 88 ئەندام خۆیان ناونووس کردووە و دەڵێن ئێمە 88 ئەندامی پەرلەمانمان هەیە ئایا حکوومەتەکان بۆ ڕاتە سەرەوە ئایا ئەو حەشدی شەعبی هەیە ئەوەی کە باگراوندێکی قوڵیان هەیە لە بۆ نمونە لە ناو هێزێکی کلاسیکی ناوی حکوومەتەکان بۆ ڕاتە سەر ئەم بابەتێکی تر ئەمە دەبێت بۆسیم بزانین ئایا ئەمان چه هەڵوەستێکیان دەبێت بەڵام وەکو شتێکی دەستوری هەنگاوێکی دەستوری بەڵێ دەستوریە کە حکوومەتێکی زۆرینە دروست بێت و زۆرینەی ناو پەرلەمان دەنگی باتە نێوە زائیدەن یەک واتە 170 ئەندام پەرلەمان دەنگ بدات بە حکوومەتەکە شەرعیت وەرەگرێت وەکو لە ڕووی شەریعەتەوە وەکو لە ڕووی دەستوریەوە بەڵام ڕووی ئەرزی واقعەوە ئەگەر هاتو پێکاتێکی تێدا نەبێت حکوومەتێکی لاسەنگ دەبێت واتە حکوومەتێک لایەنێک بەتەنها یا پێکاتێک بەتەنها ناتوانێت بەڕێوە بەرە بەڵام ئەگەر هاتو پێکاتەکان هەمویان پێدا کۆک بن ئەو کاتە لە عێراقێکی دابش بووەسا ئەتوانێت حکوومەتەکە بەڕێوە برێت بەڵام حکوومەتەکەی ئێستا نیوە دابشبوونێکێ بۆ نوە نیوەی کوردی تێدا بەشدارە سونی تێدا بەشدارە بە شێوازێکی گشتی و هەروە نیوەی شیعی تێدا بەشدار دەبێت ئایا حکوومەتێک دوو نیوەی تێدا بەشدار دەبێت نیوەی کورد و نیوەی شیعەکان ئایا حکوومەتێکی سەرکەوتووە بێ لە داهاتوە ئایم حکوومەتدارێتیان پێکرێت من گومانم هەیە لەوەی کە بتوانێت ئەم پرۆسێ بە ئاسانی تێپەڕ بکە ئەگەر بێت و حکوومەتەکە زۆرینەیش بەدەست بێنن ناو پەرلەمانە واتە ئەگەر بێت و زۆرینە نیوە زایدنیەکی پەرلەمان دەنگ بە حکوومەتەکەی داهاتووی عێراق بدەن و حکوومەتێکی زۆرینە لە ڕووی دەستوریەوە تشکیل بکەن لە ڕووی فۆرمالیەوە ئەو کاتە لە ڕووی عملیەوە پێم وایە شتێکی ئاسان نابێتێکی قورس دەبێت بۆی کەوا لە عێراق بتوان ئاکت کە دواتە بتوانن فەنکشنیان هەبێ وەزیفەکەیان خۆیان ئادا بکەن بۆ شێوازەی کە خەڵکی عێراقی دەیەوێت و هەوڵاتیانی عێراقی دەیانەوێت کاکتۆر وەکو دوا پرسیارم مەگە خۆش شتێک ماوەی بە کوردی سوپاس دەکەم ئەم دابەشبوونی پارتیەکێتی لە بەغدا یاخود چوونی پارتی بۆ لای سەدرەکان و نەچوونی یەکێتی کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان کاریگەری خراپ بڵێن ئیقلیمی بێت عێراقی بێت خۆی باشترین حاڵەت بۆ کورد لە بەغا ئەوەیە کە هەموو کورد هەموو پێکاتەکان هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان بە یەک لیست بە یەک هاوپەیمانەتی بە هەموو پێکاتەکانیەوە بەو 62 کورسەیە کە هەمانە هەمووی پێکەوە بێت لە بەغا ئینجا ناتوانێت ئەو خواستانەی کورد لە شیعە و سونە وەربگرێتەوە کە
چەندی ساڵە خەباتی بووەکە ئێستا بۆ نمونە ئەگەر تاکردلایەنێک یا دابەشبوونێکی قوڵە بێت لە نێوان پارتیەکەی تیا ئەمانە چۆن نتوان دەخواستەکانی خۆی ئەوە لە سەرتاوە دەبینین هاوپەیمانەتەکەیان وەڕێکەوتنەکان بۆ پۆستەکانە بۆ دابشکردنی پۆستەکانە نەوان بینی ئێستا لێکێ لە پارتیای لە یەکێتی بەدە سەر شاشە تەلەڤیزیۆن بڵێ ئێمە ڕێکەوتون لەگەڵ سەدرا لەگەڵ حەلبوسیار ڕێکەوتوین کە لە مودەی 2 ساڵی داهاتوودا ئەم بەندانەمان بۆ لە دەستورا کە هەیە و شتی معلقن ماونەتەوە هەڵبەستراون ماوەتەوە هەڵپێستراون ماوەتەوە بۆی کوای ئەمە جێبەجێکن لە 4 ساڵی رابردوو لە داهاتوو عەفەن لە ڕابردوودا پێمان نەکراوە بۆیکەوە ئەوە لە ڕابردوو نەکراوە بەدەستهێنانی خواستەکانیان بە پارتی یەکێتی و لە 2023ەوە کە زۆر پۆستی سیادیان لە بەردەستەوە لە سەر کۆمال لە وەزارەتی دەرەوە لە وەزارەتی مالیە و پۆستی گرنگتر و ئەمانە و تاوکو دەگاتە ئێستا ئەم پۆستانە ناتوانێت کەشەکانی هەرێمی کوردستان چەند بە هەڵبەسترایی ماوەتەوە ئەی باش ئێستا توانن بەم دابشکاری ئێستا کە کردوان لەگەڵ حەلبوسی و سەدرا بتوانن مافەکانی کورد بەدەست بێن و پێ بنێن بە جەرگی خۆیانە واز دە پۆست و مەنسەب بێنن بڵێن ئەم جارە ئێمە لەمە بۆکو شتێکی سیمبولی بەشداری ئەەکەین لە حکوومەت لە پۆستە سیادەکانە بەڵام ئێمە ئەمانەی مافەکانمان بەدەست بێن گەلی کورد هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم جاریان لە بەغا ئێمە توانیمان ئاوا بڵێن ئێمە توانیمان ئەمە بۆ ئێوە بەدەست بێنین ڕێبکەن لەگەڵ حەلبوسی سەدرا کە مادەی 140 بە جێبەجێ بکرێت کە مەسائلی بۆ نمونە یاسای نەوت و غاز جێبەجێ بکرێت لە ساڵ هەرێمی کوردستان کە مەسائلی پێشمەرگە و خواستەکانی پێشمەرگە جێبەجێ بکرێت کە چی و چی کێشەی مالی و کێشەی بودجە چارەسەر بکرێت وڵا ئەمانە نەکراوە ئێمە نازان ئێستا تەنها ئەوە کە دەبینین لەسەر ئەرزی واقع بریتێ لە دابشکردن چەند پۆستەکەش جاری پێش و هەیەیان بووە وا نەبێ شتێکی تازە بێت و بەدەستێنرابێ لەبەرەوە ئەمەی کە ئێستا دەگوزارێت ئێمە نازانین چییە لەژێر بەڕەوە دەگوزارێت ئەگەر ئەوەی ژێر بەڕانی ناسەر بەڕا و کاتێمە دەزانین کە خواستی نەتەوەی کورد بریا ئەوان ئێستا لە بری ئەوەی کە پۆستی جەگری سەرۆکی پەرلەمانیان بردووە و وەکو جارانی پێش هەر لە لای پارتی بووە لە 2005 تاوەکو ئێستا بیاوتەمە پۆستی جەگری سەرۆکی پەرلەمانمان بەدەست نێناوە بەڵام ئەومان بەدەستێناوە بۆ کورد ئەومان بەدەستێناوە بۆ نەتەوەی کورد ئەم کێشەمان چارەسەر کردو کە لە 2023 نەمانتوانین چارەسەری کرد. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد شارەزای کاروباری عێراق و مامۆستای زانکۆ کە لە بەریتانیا و لەگەڵ مابی سوپاس دەکەین سوپاس بۆ بینیرانی مەرە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.